بە بڕوای ئێمە ئەوەی کە ئەگەر هەر بەریە کەوتنێک یا جۆرێک لەوەی مناقەشەیەکی توند یا جوابدانەوەیکی توند هەبێ لە بینی هەر هێزێکی سیاسی لە هەرێمی کوردستان و لەگەڵ پارچەکانی کە لە ڕاستیە ئەمە ئێمە وەکو کورد لە ڕاستیە زەرەری گەورەی لێ ئەەکەین و دوجار لە ڕاستیە میلەتەکەمان تووشی ماڵوێرانی گەورە و تووشی کاولکاری و گەورە ئەبێت چونکە لە ڕابردوو دیومانە و بیستومانە و بینیومانە لەبەرەوە ئێمە بەلامانەوە گرنگە هەموو عیلاقە سیاسیەکان لەسەر ئاستی هەموو هێز و لایەنە سیاسەکان لە هەر چوار پارچەکە لە ڕاستیە عیلاقەیەکی تەندروست بێ عیلاقەیەک بێ لە ڕاستیە ینی نەبێتە سەبەبی بۆ نمونە تێکچوونی شیرازی بۆ نمونە سیاسی هەموو هێز و لایەنە سیاسەکان و نەبێتە تێکچوونی نەبێ بە سەبەبی تێکچوونی بۆ نمونە ئاشتی و ئارامی لە هەرێمی کوردستان نەبێ بە سەبەبی تێکچوونی بۆ نمونە ئەو دۆخەی کە ئێستا لە هەرێمی کوردستان هەیە و بەلای ئێمەوە هەموو هێزە سیاسەکان لە ڕاستیە بە یەک مەسافە هەمووی ئێمە ینی تەقدیری زۆرمان بۆیان هەیە و بەلاشمانەوە گرنگە لە ڕاستیە هەموو عیلاقاتەکان ینی تونند و تۆڵ بن هەموو عیلاقاتەکان ئەوە بن ئەوەی کە لە هەمووی گرنگترە لە ڕاستیە ئێمە هەمومان هەموو هێزە سیاسەکان کار بکەین بۆ ینی یەکپارچەیی کار بکەین بۆ مەسەلەی پاراستنی خاچی هەرێمی کوردستان ینی کار بکەین بۆ ئەوەی لە ڕاستیە ینی میلەتەکەمان لەم قۆناغی ئێستەوە بگوازینەوە بۆ قۆناغێکی گرنگ و گەورەتر و ئەوانە لەبەرەوە هەندێک جار بۆ نمونە لە بینی هێزە سیاسەکان لە هەرێمی کوردستان ینی ئەگەر بەریەکەوتنێ یا تێنەگەشتنێ یا سوود تەفاوم یا جۆرێک لەوەی کە ئیعلامیش بۆ نمونە دژی یەکتری تا ئەو ڕادە بۆ نمونە ئەوەستنەوە ئەمە خزمەت بە میلەتەکەی ئێمە ناکا چونکە بەڕاستی یەک ریزی یەکدەنگی یەک هەڵوێستی لە ڕاستیە لەسەر ئاستی لەسەر ئاستی هەرێمی کوردستانیش بە تایبەتی و هەموو هێزەکانی پارچەکانی تری کوردستان لە ڕاستیە بەلای ئێمەوە گرنگە ڕاستە خلافات هەیە ڕاستە دید و بۆ چوون و بیری جیاواز هەیە بەڵام ئەوەی کە گرنگە لە ڕاستیە ئێمە لەسەر مەبادیەکان بۆ نمونە ئەوەی کە پرسی نیشتیمانی و نەتەوەی ئێمە یەکدەنگ و یەکگرتووین ئەمە بەلای ئێمەوە گرنگە هەر بگاتە ئەوەی جۆرێک لەوەی کە بینی تونند و تیژی یا جۆرێک لەوەی کە ینی بەریەکەوتنوانە دروست بێت لە ڕاستی ئەمە جگە لە ینی ماڵوێرانی گەورە و زەرەری گەورە ئەوانە میلەتەکەی ئێمە بەسەری دێتوانە هیچی کەنیە لەبەرەوەی ئێمە داواکەین لە هەموو هێزە نیشتیمانیەکان لە هەموو هێزە سیاسیەکان لە ڕاستیە لەسەر هەموو پرسە نیشتیمانیەکان یەکدەنگ بن یەکگرتوو بن یەک هەڵوێز بن چونکە ئەمە بەلای ئێمەوە گرنگە ڕاستە تەسیراتی بۆ نمونە دەرەکی هەیە باشە تەداخلاتی دەرەکی هەیە لەسەر تێکچوونی عیلاقەی سیاسی هەموو هێز و لایەنە سیاسەکان بەڵام بەڕاستی نابێ کار بگاتە ئەوەی کە ئەم هێزانە کە لە هەرێمی کوردستان لە ڕاستیە یا لە پارچەکانی کە لە ڕاستیە ینی تێبگەنەوەی حەقە تێبگەنەوەی کە یەک ریزی نیشتیمانی و نەتەوەی ئەمە بەلای هەمومانەوە زۆر گرنگە و ناش بە بەڕاستی ینی ئەم کیانە سیاسی کە ئێستا لە هەرێمی کوردستانەیە ئەمەی کە ئێستا تا ڕادەیەک بۆ نمونە لە هەرێمی کوردستان دروست بووە لە ڕاستی حەق وایە هەموو پارچەکانی تری کوردستان لە ڕاستیە لەسەر ئەم پاراستنی ئەم کیانەی ئێستا هەموو یەکدەنگ و یەکگرتوو بێ بۆ ئەوەی بەڕاستی نایەرەکانمان ناحەزەکانمان دژەکانمان لەسەر ئەمە لە ڕاستیە بۆ نمونە دڵخۆش نەبن لەسەر ئەمە لە ڕاستیە ینی بۆ نمونە ینی ڕێگە نەدرێ بەڕاستی پلانی دەرەکی بۆ تێکچوونی شیرازەی سیاسی لە هەرێمی کوردستان و تێکچوونی شیرازەی سیاسی لە بینی هێزەکانە لە هەر چوار پارچەی کوردستانە لە ڕاستیە ئەمە سەربگرێتوانە